دەگەێنن بۆ خۆپیشاندانەکانی مامۆستایان کو لە ئێستاشدا کۆنگرێکی ڕۆژنامەنووسیانەیە پێکەوە ئەیبینی سندیکا و کەسایەتی پێک هاتووە وێڕای دەستخۆشیمان لە هەڵوێست و ماندووبوونتان لە پرۆسەی پەروەردە و فێرکردن و ئێستاش لە پرۆسەی هەڵوێست نواندن بە شێوەیەکی مەدەنی بۆ بەدەستهێنانی مافەڕەواکانی خۆتان لە پێدانی موچە لە کاتی خۆیدا و لە حەقی خۆپیشاندەران بە شێوەیەکی هێمنانە کەماوەیەکی زۆرە بەردەوامن بەڵام بەداخەوە سەرجەم پێکاتەکانی حکومڕانی هەرێمی کوردستان هێشتا وەڵامی پێویستیان نەداوەتەوە. وەڵامی پێویستیان نەداوەتەوە بە داواخوازیەکانتان. ئێمە لە کەمپینی شەفافێت و لە پرسینەوە پشتیوانی لە داخوازیەکانتان دەکەین. دەنگمان دەخەینە پاڵ دەنگی ناڕازی ئێوەی مامۆستای نەوەی دواڕۆژی گەل و نیشتیمان. ئەم خاڵانەش دەخەینە ڕوو کە بریتە لە 4 خاڵ. خۆپیشاندان مافی مەدەنیانەی خۆپیشاندانی مەدەنیانە مافی هەمووانە. موچەی مامۆسایان و فەرمانبەران دەبێت لە کاتی خۆی دابدرێت و داواکاری لەلایەنە پەیوەندیدارەکان و هاوڵاتیان دوور بکەونەوە لە تونند و تیژی و ڕێگری شارستانی بە شێوەیەکی شارستانی مامەڵە بکەن. نابێ قوت و موچەی هاوڵاتیان بکرێتە ململانەی قوربانی ململانە سیاسیەکان و ئەمانە پێچەوانەی مافەکانی مرۆڤە. داواکارین چاکسازی ئیداری و ئابووری ببێتە خاڵی سەرەکی دەسەڵاتدارێتی حکومڕانی کوردستان و دوور بکەونەوە لە دووبەرەکی و ململانەی دیموکراسی و نایاساییانە. شەفافێت لە داهاتی نەوت و سەرجەم داهاتەکان هەبێت. مامەڵەکردن لەگەڵ موچەخۆران و هاوڵاتیان بە شێوەیەکی دیموکراسی و یاساییانە بێت. موچە لە کاتی خۆی دابدرێ و دەستان خۆش بێ و سوپاس ئێمە پشتیوانتانی وەکو کەمپینی شەفافێت و لە پرسینەوە.